پێشانگای کتێب لە شاری سلێمانی بەردەوامی هەیە کە لە حەڤەی ئەم مانگە و دەستی پێکردو بڕیارە تا 26 ئەم مانگە بەردەوامی هەبێت. زیاتر لە 1000 ناونیشانی کتێب لەم پێشانگایەدا بە زمانە زیندوەکانی جیهان بوونیان هەیە و هەروەها زیاتر لە 20 ناوەندی چاپ و بڵاوکردنەوەی هەرێمی کوردستان و عێراق و دەرەوەی عێراقیش تیایدا بەشدارن. هاوکارم دەروون ئەمڕۆ لەوێ ئامادە بووە، راپۆرتێکی ئامادە کردووە. فەرموون. زانی مەسڵاوتان لە بێم کاتتان باش بێت. دیارە بە خۆشحالیەوە ماوەی چەند ڕۆژێکە فستیڤاڵی نێودەوڵەتی بۆ کتێب لە شاری سلێمانی کە خولی چوارەمێتی بۆ ئەم ساڵ بەڕێواچێت و تایە بە هەزاران ناونیشان کە لەلایەن چەندین ناوەندی چاپ و بڵاوکردنەوە لە نێو هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش بە چەندین زمانی زیندوی جیهان لێرە بەردەستان. لەگەڵمان بن بەشێک لە چالەکەکانی نێو پێشانگەکەتان بۆ گوازینەوە. دیارە چوارەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بۆ کتێب لە سلێمانی بەردەوامی هەیە و ماوەیەکی زۆرە کەسانێکی پسپۆر و شارەزا کار لەسەر ڕێخستنی ئەم چالاکی و ئەم فستیڤاڵە ئەکەن و بە خۆشحاڵیەوە ئێستا ئەبینین کە بە هەزاران ناونیشانی کتێب و بە چەندین ناوەندی چاپ و بڵاوکردنەوە لێرە بەشدارن. بەڕێز حەسەن ڕەحیم کە بەڕێزیان ڕێخەری فستیڤاڵی نێودەوڵەتین بۆ کتێب لەگەڵ من گفتوگۆکەین لەسەر فستیڤال و لەسەر چالاکەکە. کە حەسەن سڵاو لێ بێم کاتێک. سڵاو لە ئێوەش بەخێرمێن بۆ چوارەمین خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب. زۆر سپاس بۆ تۆ. ڕێخستنی فستیڤالەکە بێگومان ماوەیەکی زۆری خایاند، ئێستا بەرهەمەکەی چۆنەبینن؟ بەدڵنیاییەوە تیمەکانمان ماندوو بوون لەگەڵ ئەو ڕێخستنەوە. خۆشبەختانە ڕێخستنێکی جوانی بۆ کراوە. ئەتوانین بڵێن بە چاو ساڵانی پێشووە ئاستێکی زۆر بەرزتری هەیە ئەم ساڵ خۆشبەختانە و لە جێی چاوەڕوانی ئێمەی شایە سەردانی کاران و خوێنەران و دۆستانی کتێب هاتووچیان کە ئەمڕۆ پێنجەم ڕۆژی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیە بۆ کتێب، بەڵام وەکو ئەوە وایە یەکەم ڕۆژی بێ خاوڵاتیان ئەبینین خوێندکاران خوێنەران دۆستانی کتێب بەردەوامی لە سەردانیکردنی پێشانگاکەدان زۆر بە گەرموگوڕی. لێرە زۆرێک لە ناوەندەکانی بە بڵێم کە تایبەتن بە بەشێک لە زمانە زیندوەکانی جیهان خوێنەران ئەو کەسانی کێن ئێرە تا چەند خواستیان لەسەر ئەو کتێبانە هەیە و تا چەند گرنگ بوو بۆ ئێوە کە بتوانن لە پێشانگایەکی لەم شێوەیە ئەم سەرچاوە گرنگانە بۆ خوێندکاران بۆ کەسانی کە بەدوای سەرچاوەکان ناگەڕن ئێوە لێرە نمایشی بکەن. خۆشبەختانە ئەوە یەکێکە لە دڵخۆشیەکانی ئێمە کە بەرهەمی ئەو ماندووبوونەی کە چەند مانگ پێوەی ماندوو بووین تا ئەم پێشانگایە ڕێک خراوە دەبینین تیمەکانمان و ڕاگەاندنی پێشانگاکە خۆی ڕۆژانە ئەو کەسانە دەدوێنێ کە هاتوونە ئێرە و کتێبیان کڕیوە یا بەدوای کتێبدا دەگەڕێن. خۆشبەختانە هەمویان بە خۆشحاڵیەوە دەڵێن ئەو کتێبانەی کە دڵخوازمان بۆ بەدوایدا دەگەڕین لێرە بەدەستمان هێناوە. ئەمە چونکە یەک لە ئامانجە هەرە سەرەکیەکانی پێشکردنەوەی پێشانگایکی نێودەوڵەتی ئاوا بۆ ئەوەیە ئەو کتێبانەی کە لە دوورە و دەست پێیان ناگان نزیکی کەینەوە لە خوێنەران کە خۆشبەختانە ئەمە ڕوویداوە و جێی دڵخۆشیە بۆ هەمولایەک. دیارە بێگومان لە نێو پێشانگای نێودەوڵەتی بۆ کتێبە چەندین ناوەندی دیار هەیە کە لە ئێستاە بە چەندین زمانی جیاواز سەرچاوەکانیان لێرە نمایش کردو و خەڵکانێکی زۆر و بە خۆشحاڵیەوە چەندین خوێندکاریش لە ناوەندەکانی خوێندنەوە ئەمڕۆ ئەبینین کە هاتوون بۆ ئەوەی کە کتێبی دڵخوازی خۆیان بەردەستکەن. ئەچمەلای کاگنافە کە بەڕێزیان لە نێو بڵین کتێبفرۆشی ئەمەزۆن لە شاری هەولێرەوە هاتوون و لێرە کتێبەکانی خۆیان بە چەندین زمانی زیندوی جیهان نمایشەکەن. کاگنافە سڵاو لێ بێم کاتت باش. سڵاو لە تۆش کاتت توش باش. سپاس بۆ تۆ. پێم خۆشە بزانم بەجاریکردنی ئێوە چۆن بوو لە نێو فستیڤاڵی نێودەوڵەتی کتێبە؟ ئێمە بۆ چوارەمین ساڵە لە پێشانگای کتێبی نێودەوڵەتی لە سلێمانی بەشدار دەبین. بەشداریەکانیشمان بە کتێبی ئینگلیزیە هەموو جار. ئەو جاریان تۆزێک جیاوازتر بوو لە ساڵانی تر. هەندێک سەرچاوی زانستیشمان هێنا بوو لەگەڵ سەرچاوی زمانی ئینگلیزی و بۆ منداڵان و بۆ گەوران و بۆ تەمەنی جیاواز.
کردەوەی پێشانگاکە تا چەند دەرفەتێکی باشە بۆ ناوەندێکی وەکو ئێوە کە بتوانن لێرە سەرچاوەکانتان نمایش بکەن و بە خۆشحاڵیەوە بینین کە خوێندکاران لە تەواوی قۆناغەکانیشەوە هاتوون بۆی کتێبی دڵخوازی خۆیان بەردەست. بۆ ئێمە دەرفەتێکی گەلک باشە و هەموو ساڵێش بە پەرۆشەوە ئینتیزار یعنی چاوەڕوانی ئەو پێشانگایی سلێمانی دەکەین کە بەڕاستی خەڵکانێکی زۆر سەردانمان دەکەن و دەرفەتێکە بۆ ئێمە بۆ ئەوەی زیاتر خوێنەرانمان بناسین بۆ ئەوەی خەڵکی زیاتر ئێمە بناسێ بۆ ئەوەی بزانین چ سەرچاوەیەکیان پێویستە بۆیان دابین بکەین. ئەو جموجۆڵە چۆنە بینیت لە شاری سلێمانیە کە بەو شێوەیە چەندین ناوەندی خوێنجن ئەمڕۆ قەرەباڵغێکی زۆر هەبوو لێرە و هاتبوون و تا چەند گرنگ بوو بۆ ناوەندەکەی ئێوەش؟ سەرڕای ئەو گرفتە زۆرانەی کە لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی هەیە بەڵام یعنی پێشوازیکردنی خوێنەران و خەڵکی لە پێشانگاکە بەڕاستی جێگای دڵخۆشیە. لەگەڵ سەردانیکردنی نێو فستیڤاڵی کتێبە بێگومان چەندین قەڵەمی جوانی نێو ئەدەبیات ئەبینین کە بەشێکیان لێرە بە دوای بەشێک لە ناونیشانەکانی کتێبەکانە ئەگەڕێن و دەرفەت بوو کە ئەمڕۆ گفتوگۆ بکەم لەگەڵ یەکێک لە قەڵەمە جوانەکانی نێو دنیای ئەدەبیاتی کوردیش مامۆستا ساڵح بێچارە. مامۆستا گیان سڵاو لێ بێم کاتە سڵاو لێ ئێوەش بەخێر بێن سەرچاو. سپاس بۆ تۆ. مامۆستا فستیڤاڵەکە ئەم ساڵ چۆنە بینی؟ ڕاستی دەزانین ئێمەیتە تازە ڕاهاتوین ساڵانە وەکو جەژنێک وەکو بۆنەیەکی گەورەی نیشتیمانی بەڕاستی من پیشانگا دەبینم بۆتە خەسڵەتێک لە خەسڵەتەکانی سلێمانی و بەتایبەتیش کە سلێمانی پایتەختی ڕووناکبیریە ئەوەی کە جێی دڵخۆشیە بەڕاستی ئەمڕۆ من تێبینیم کە دەوەندەی لە شارەکانی ترەوە خەڵکاتووە بە بەراوردی ساڵانی پێشوو هەستم کرد زیاترە مەسەرن بەڕاستی بینیم لە هەولێرەوە لە دهۆکەوە و ڕێژێکی زۆر سەردانکەری عەرەبم بینی بە حکومێکە بنکەژین بەشێک لە بڵاوکەوەکانی عەرەبین بینیمان کە بەڕاستی یعنی بۆ خۆی تر خەریکە یعنی بەر لە هەر شتێکی تر ببێ بە شناسی سلێمانی جێ دڵخۆشیە و تەمەناکەم هەموو ئەوانەی کە ڕۆژێ لە ڕۆژان لاپەڕێکیان خوێنەوەتەوە ساڵانە و کوەرچێکی نیشتیمانی و نەتەوەی لەم فستیڤاڵە سەر بن لەم پیشانگایە سەر بن بۆیە چون ژیان بەڕاستی لە دەرەوەی کتێب نییە من وەک لەو ڕۆژانە لە سیمینارێکمە و لە شوێنێک وتم هەر لێرە سێریکەن ینی خوا بخۆی یەکەم کائینەکە کتێبی هەیە ینی خوا سەحەبی قورعانە ینی کتێب بەڕاستی لە دەرەوەی کتێب شتێک نییە بە ناوی هیچ شتێک یعنی تە زانستە ژیانە ببورن. ئەم جموجۆڵە ئەدەبیە چۆنە بینی مامۆستا کە بە خۆشحاڵیەوە من زۆرینی و کەسانی ئەیبینم لێرە خوێندکارن تا چەند ئەمە گرنگە لە مناڵیەوە چکە زۆر کات ئێوە وەکو نووسەرانی نێو ئەدەبیات وەکو قەڵەمی نێو ئەدەبیات ئاماژە بۆکەن کە کەلتورە بێ لە مناڵیەوە فێری کەسەکە بکرێت و ئاشنای بکرێت بە خوێندن ئەمە چۆنە بینی؟ بە دڵنیاییەوە دەست خۆش سەرنجەکەت زۆر لە جێخۆی بوو بەڕاستی منیش ینی کەوتێ بینیم کرد یعنی خوێندکارێکی زۆر لێرەیە و بە چاوی سەرنج سێرم کردووە کە هەر بینەر نین یعنی دەبینی علاگەیەک کتێبی پێیە ینی کۆمەڵە کتێبی کڕیوە بە سەرنجەوە دەگەڕێت ئەمە مژدێکی ئەنی ئایندەیە پێمان دەڵێ ینی کە ئەو گەنجانە لە ئێستاوە سەرباری هەموو ئەو دۆخە نەخوازراوانێک کە ئێستا گوزارێت لە وڵاتەیە بەڕاستی لە ڕووی ئابووری سیاسی کۆمەڵایەتیەوە کە گەنجانێگەن یاننەوەیەکەیە کە هێشتا بە دوای کتێبەوە یان دەستیان لە کتێب بەرنەداوە بەڕاستی مش دەبەخشەوە. دیارە وەکو ئاماژەمان پێکرد کە لە نێو فستیڤاڵەکەیە بە هەزاران ناونیشانی کتێب لێرە بەردەستەوە دەرفەت بوو بۆ چەندین ناوەندی چاپ و بڵاوکردنەوە کە لە تاوای هەرێمی کوردستان و لە دەریشەوە بتوانن کە کتێبەکانیان چاپ بکەن و بتوانن لێرە نمایشی بکەن. ناوەندی هێژار مکریانێکی کتێب لەو ناوەندە دیارانەی کە بێگومان لە شاری هەڵەبجەی خۆشەویستە و لە ئێستاە بەشێک لە ناونیشانەکانیان لێرە نمایش کردووە. ئەشمەلای یەکێک لەو خاتونانەی کە لێرە کار لەوە کات کە چۆن بتوانێت بەشێک لە ناونیشانەکان بە تاوی ئەو کەسانە
بڵێن پیشان بات کە یەنە نێو ئەم فستیڤالەوە خاتون سلااو لێ بێم توشگیان بەخێر بێ سەرچاو سپاس ناوەندی هێژار مکرانی ئەزانین کە ناوەندێکی دیارە و چەندین ناونیشانی زۆر دیار چاپ ئەکات ئەم فستیڤالت تا چەند دەرفەتێک بوو بۆ ئێوە کە بتوانن ناونیشانەکانتان لێرە هەم نمایش بکەن و خەڵکانێکی زۆریش بێن لێرە کتێبەکان بکڕن ئێمە وەکو ناوەندی ڕۆشنبیری هەژار مکریایی لێرە بەشداریمان کردووە کتێبەکانمان هەمەڕەنگن کە خەڵک زیاتر ڕووەکاتە کتێبەکان بۆی ئاشنا بێت زیاتر و باشە زیاتر خەڵک زیاتر خواستی لەسەر کام ناونیشانانێن زیاتر دەرونی کورتپەروەریەکان و ژیان نامەکان و ڕۆمان و بەعام هەمووی بەڵام زیاتر مێژووی و دەرونی فستیڤالت تا چەند دەرفەتێک بوو بۆ ئێوە کە بتوانن با بڵێن کتێبەکانی خۆتان نمایش بکەن و تا چەندی خۆشحاڵیە کە فستیڤالی لەم شێوەیە بەشێکی زۆر لە ناوەندەکانی با بڵێم کتێب و هەروەها ڕۆشنبیری کۆکاتەوە تا ڕادەیەک باشە بەڵام خەڵکەکەی زۆر کەم و ڕووی تێگا بەڵام تا ڕادێ باشە ئەمەش شتێکی باشە یانی ئێمە کتێبخانەی هەڤاڵ بووکستۆرین لە هەولێرەوە هاتوین بۆ چوارەمین جا بەشداری لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی وەکو ئەوەی کە سلێمانی بە سەنتەری ڕۆشنبیری و شاری ڕۆشنبیری دادنێ بۆیە ئێمە لە هەولێرەوە ئەم کتێبە ئینگلیزیانەمان هێناوەتە خزمەت خەڵکی سلێمانی تا چەند کتێبەکان خواستیان لەسەرە و ئەوەکو بینیمان کە ئەمڕۆ خوێندکارێکی زۆر لە بەشێک لە خوێندنگاکانەوە سەردانی ئێرەیان کرد کتێبخانەکەی ئێوە و سەرچاوەکانی ئێوە تا چەند خواستی لەسەر بە دڵخۆشیەوە قوتابیەکانی ئێستا کە ئینگلیزی زیاتر تەرکیزەکەن لەسەر ئینگلیزی بۆیە کتێبەکانی ئێمە زیاتر خواستی لەسەر چونکە قوتابخانە ئینگلیزیەکان و قوتابی کە دەیەوێت فێری زمانی دووەم و سێمە بێ زیاتر دێ ئینگلیزی خوێنێتەوە بۆی بە خۆشحاڵیەوە ئینگلیزیەکان باش تا چەند ئەم فستیڤالت دەرفەتێک بوو بۆ ناساندنی کتێبخانە و ناوەندەکەی ئێوە بۆ ئەوەی کە ببێتە دەرفەتێک و خەڵکانێکی تر خوێنەر بتوانن کە ناوەندەکەی ئێوە و کتێبخانەکەی ئێوە بناسن خۆی ئێمە ینی لە هەولێر ناسراوین بەس لە سلێمانی زۆر داوای دەکەن کە بینە سلێمانی چکە لە سلێمانی نیمانە کتێبخانە بۆیە ئێمە وەکو دەرفەتێک بۆی ئاشنابین بە خەڵکی سلێمانی کتێبەکانمان بە خەڵکی سلێمانی لە نزیکەوە پێیان بدەین بۆیە هاتینە سلێمانی دیارە بێگومان وەکو ئاماژەمان پێکرد کە لێرە بە هەزاران ناونیشان بوونیان هەیە و لێرە خوێنەرێکی زۆر هاتوون بەڵام بە خۆشحاڵیەوە لە تەواوی شار و شارچکەکانی هەرێمی کوردستانەوە خەڵکانێکی زۆر بە دوای بەشێک لە ناونیشانەکانی خۆیان ناگەڕێن مامفارس لێرەیە کە بەڕێزیان یەکێکە لەو کەسانی کە بە دوای چەندین ناونیشان ئاگەڕێن ئەمڕۆ و پێم خۆشە گفتوگۆی لەگەڵ بکەم کە بزانم ئەو چۆن ئەڕوانێت تا فستیڤالەکەمان فارسلااو لێ بێم کاتەوە زۆر سپاسی کەنالەکە تاکات سوپاسێ دارە من ئەوڕۆ هاتوومەوە وەکو سەرۆکی ڕێکخراوی جوتیارانی سەردەم بۆ بینینی ئەم پیشانگایە بەڕاستی ئەگەر تەمەشای هەیکەلەکەی پیشانگای بکەی دیارە من وا پیشان دەدا ڕۆشنبیری لە کوردستان زۆر بەرەو پێشچووە بەڵام بەداخەوە من نیگەرانم ڕۆشنبیر علم لەسەر ئەساسی خاک و ئاو و نیشتیمان دروست دەبی علم لەسەر بەرهەم و داهات و خواردنی مرۆڤایەتی و عیوان دروست دەبی بەڵام بەداخۆ من ئەوەندی گەڕام چار کتێبی زەراعیم نەدیتەوە کە لەسەر خاک و ئاو و نیشتیمان هەمووی لەسەر بەسەر هاتەکان و علم هەتا عدەك علمە علم ئەوڕۆ اقتصاد و ئابووری لە هەموو دنیا باوی هەیە ئەگەر تۆ علمەکەت نووسەر و ڕۆژنامە نووس و ئەوانەی کتاب دەکەن من داوای لێ دەکەم بگەڕێنەوە لەسەر خاکەکەی احتیمام بە ئابووری بدەن مام فارس بە دڵنیاییەوە ئەو بابەتانەی و ناونیشانانەی تۆوتت لەبارەی علمەوە لەبارەی مێژووە لەبارەی هەر بابەتێکی ترۆ کە پێیوەستە بە مرۆڤایەت و ئەمە گرنگە بەڵام تۆ گلەیەکەت لەوەیە کە کتێبەکانی تایبەت بە کشتتوکاڵ و بە خاک لەلایەن نووسەرانەوە من نووسەر ڕۆژنامە نووس هەمووی
کەم تەرخە من نەیانتوانێ ئێستا شەڕ لە هەموو دنیاەوە عرب قەوما هەموو لەسا ئابوووریە تۆ خوای گەورە ئەو ئابوووریە ئەو خاک و نیشتیمانەی دایتە تو دەوی مقابلی هەندێ عەرزی خاکەکەت بکەی عەرزی بەروبوومەکەت بکەی بەڵام بەداخۆ من ئەوەندی گەڕام و سوڕام چار کتێبم نەدیتەوە باسی زەراعەت و خاک و نیشتیمانەکەی بکە لێرە نیگەرانم دەبی نووسەر ڕۆژنامە ڕۆشن بیر بە دوای بەخۆدا بچنەوە بێنەوە سە ئابووری لە خاکەکە و نیشتیمانەکە دروست.